قەناس لە وڵاتانە جیازە لە بڵین لە دلتای ئەمریکی هێزی دلتای ئەمریکی لە سپیتسنازی رووسی ینی هێزی تایبەتی رووسیا سپیتسناز ئەمانە هەتا کۆیان خەنە ناو سەنوقی ئاسنەوە لە هەتاوێکی گەرمە بزان تاکوش ڕادێت تەحملەکە هەتا کومار دێنن فرێدەنە پێشی بەسمارەکە دگانی دەرچوانی ئەوە نیە پێوەی بداتن بەڵام ئەو نازانێتن سیرەکەنە جوولێتەوە یان ناجوولێتەوە ئەجا کۆمەڵی حەشەراتەکەنە بانی چی سارێک بێ هەرچیە بێتن بزانن ئەلەقێ نەوزی دڵیە گۆڕێتن داوەکو وەردە نابتم وت هەتاکو لەناو سەنوقە سەوەڵەکەنە بانی بەفەر بووزەکەنە بانی بۆی بزانن تاکوچ ڕادەیە خۆڕاگرە بێتن تەحملەکاتن ئەمانە هەمووی لە قەناسە تاقیەکرێتەوە جگە لەوەی کە بڵێن فێریەکەن کە خۆی بشارێتەوە هێزێ دەرەکەن لە 4-5 کەسەوە ئەڵێن لەم ناوچەیە قەناسی لێ بیدۆزنەوە ئەگەر دۆزرایەوە ئەو قەناسە ینی بە دەرەجەیەک داینانێن بە پرۆفێشناڵ هەبێ وا خۆی بشارێتەوە کە نەدۆزرێت عنیش پلەبەندی هەیە بەڵێ هەیەی ئەویش بەپێی ئەو ڕایەنانانەی کە پێەکە باڵێ ئەویش تۆپی هەیە ئەمە ژمارەیەکە 2 3 4 بەڵێ